دابینکردنی جستێکی تەندروست بۆ هەر تاکێک بناغی بنیاتنانی کۆمەڵگایەکی تەندروستە. یەکەم سەرنجی بەرامبەرەکەت لە ڕێگەی زەردەخانەکەتەوەیە. ڕۆژانە کۆمەڵێک دەرمانی نوێ دێتە بازاڕەکانی جیهانەوە. ئێوەش مافی خۆتانە زانیاریتان هەبێ لە سەریان. تۆ شایانی تەندروستیەکی باشی. پڵس بەرنمەیەکی تەندروستی گشتیە. بینەرمان بن لە خاک و گەلی کوردستان. ئەم نیشتیمانی کە ئیبینن وراتی کۆیە لە گوندی سماقەی شەید ئەحمەد سماقەی خۆتان کە مێژووی بە خوێن نەخشان ئەڵێ هەندێک بەردی تایە نەخشەکانی لێرە نییە. بەڵێ نەخشەکانی لە شێوەی ئاساری قەدیم دەچێ و دەگەڕێتەوە بۆ سەردەمانێکی سۆربەر لە ئێستا. بەڵێ لە 12/12/1970 بریندار بوو لە کێندەر لە کانی سوور لە کانی سۆری لە کانی سوور سەڕێ سلێمانی سەڕێ سلێمانی ئەوەی لەکن کڵێسە و ئەوانە ڕۆژی چەند مەڕە دەدۆشی؟ گەدار نیشتەمە زۆر دەدۆشی و گەدار نیشتەمە ئەو دوو برایە پەرگەندە بوون تەوانیشان هەتە سماقی پەراگەندە بوون یەکی هاتوو ئەو سماقی سماقی ئەودا کردەوە شارە زۆرە بۆ ئەوە کەی دیش چوویتە چۆمە زەردەرەی کرد پردی. ئێستا پێویستمان بە برایەتی و ئاشتیە، پێویستمان بە تەباییە، پێویستمان بە یەکدەنگی و یەک هەڵوێستی لەم ژیانەیە. بۆچی نایبێنم جاری خەرمان تایبەتمان کردووە بە یاساکانی پەرلەمانی کوردستان سەبارەت بە سێکتەری کشتوکاڵ و داوامان کردووە 40 میلیارد دینار پێشەکی بخرێتە ناو سندوقەکەەوە و ئەگەر حکوومەت ئەم 40 میلیارە دابین ئەکا بە 25 ساڵ داوای ئەم قەرزەی خۆی نەکاتەوە. لە خولی سێمی پەرلەمانی کوردستان دەتوانرات چی یاسایەک بۆ سێکتەری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەرهەم بێنرێت؟ یاسای تەسویە کە ساڵی 2007 دەرچووە. حەزەکەم بینەرانیش ئەمە بزانن جەنابیشت لە خەلەکان بەرەو ژوور تەسویە نەکراوە. لە گۆیژە و ئەزمەر بەودیەوە تەسویە نەکراوە، تەسویە یعنی جا نەکراوەتەوە. ئەمە وەکو ئەنجومەن بە شێوازی گشتی و لقەکان تا چەند با بڵێن هەماهەنگیان هەیە لەگەڵ لیژنەکانی کشتوکاڵ لە پەرلەمانە سەبارەت بە دەرکردنی یاساک. و ئێمەش دایمە لە ڕێنمایەکانە پێمان وتومانە ئەگەر هەشتی ڕوویە لە کێڵگە پەلەوەرێکە لە باخەکەیە ئەگەر توانی خۆی چارەسەریکە ئەوە تیادێگەر نێشی توانی ئابێت تەبلیغی سەر و خۆیکە. بەداخەوە ئێستا ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتەکانمان بەس بە ناو وەزارەتە هەموو دەسەڵاتەکان لەلایەن ئەنجومەنی وەزیران بە تایبەتی لە لای سەرۆکی حکوومەتەوە ئەدرێ. ئێستا توانی لە ئەپلیکیشنەکانی GKSAT.tv سوود لە هەواڵ و زانیاریەکانی کەناڵی گەل کوردستان وەربگریت. چالاکیەکانی هێزی پێشمەرگە، بابەتی هەموو ڕەنگ و جۆرە و جۆرە، پێشهاتە سیاسیەکان، هەواڵی هونەری نەوخۆی و جیهانی، وەرزش و زانستی، سەردانی ماڵپەڕی GKSAT.tv بکە، زانیاریەکانت زیاترکە. لەم ڕۆژگارەماندا هێڵەکانی ئینتەرنێت زۆر هەر هێڵە بە جۆرێک ئینتەرنێتیان دابین کردووە کە دوودڵی لە هەڵبژاردنیدا، بەڵام لە هەمویان جیاوازتر ئینتەرنێتی فاستلاینە، خێراترین هێڵی ئینتەرنێتە، بێسنوورە لە داونلۆدکردن و ئەپلۆددا. بۆ سیرکردنی فیلم و ڤیدیۆ پێویستیت بە داونلۆد نابێت و ڕاستەوخۆ سەیری بکە. هەموو ئەندامانی خێزانەکەت دەتوانن سوودمەند بن بێ ئەوەی کاریگەری هەبێت لەسەر تاڵبوونەوەی هێڵەکەت. ئێستا ئینتەرنێتی فاستلاین لە هەردوو پارێزگای سلێمانی وەڵەبجە، چەمچەماڵ، سەید سادق، دەربەندی خان، کەلار، قەڵاتزێ، خورماڵ، هەڵەبجەی تازە، ڕانیە دەست دەکەوێت. ناونیشان سلێمانی شەقامی سالم ڕەنگەلەری نهۆمی زەمینی. ژمارەی تەلەفۆن 053 180
فاستلاین خێراترین هێڵی ئینتەرنێت. ئێستا لە مەڵبڕی جیکەی سات دۆ تیڤی ئەتوانی گرتەی ڤیدیۆیی بنەری. پێویستیەکانی نردنی گرتەی ڤیدیۆیی ناوی خۆت، ئیمێڵەکەت، ناونیشانی بابەت، کورتەی ناوەرۆکی بابەت. ڤیدیۆ بنێرە بۆت بڵاوکەینەوە. www.gksat.tv سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، من بەهێز حوسێنم بەرنامەیەکی نوێی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. سەبارەت بە بارودۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لەگەڵ ئەوەی کە شەڕی داعش یان شەڕی دژ بە داعش بەرەو کۆتایی دەچێت، وڵاتانی زلهێزی دنیا دەیانەوێ بە جۆرێکی تر نەخشەسازی لە پرۆسەی سیاسی و لە سیستمی سیاسی لە تەنانەت لە خاریتەی جوگرافی و پێکهاتەی وڵاتان لە ناوچەکە بکەن. بۆ ئەم مەبەستە سووریا ئێستا لە بەردەم ئەوەدایە کە بە چ جۆرێک نەخشەسازی بکرێەوە خاریتەی سیاسی و خاریتەی حکومڕانێتی و سیستمی نظام لە سووریا چی بەسەر بێ، مایی گفتوگۆی وڵاتە زلهێزەکانی دنیاە. ئەمڕۆ وەزیری دەرەوەی تورکیا ببورن رووسیا ئەوەی ڕاگەیاندووە کە ئامادەکاری تەواو بۆ کۆبوونەوەی ئەستانە کراوە لە کازاخستان تایبەت بە ئایندەی سووریا. پوتین لەگەڵ ئەردۆگان قسەی کردووە و وڵاتانی تر هەر یەک مەرجی خۆی هەیە، لەوانەش ئەمریکا کە پێداگری دەکات لەوەی کە دەبێت نوێنەرانی کورد لە ئەستانە بەشدار ببن، نەک ئەوەی کە تورکیا دەخوازێت کوردی تێدا نەبێت. لە ئەستانە دەتوانرێت چۆن قسە لەسەر ئایندەی سووریا بکرێ و کورد لە ئایندەی سووریادا چی بەسەردێەوە جێگەی چی دەبێت. لە ئێستادا فدراڵێتی باکووری سووریایان ڕاگەیاندووە کە ئەمە دەست پێشخەری کانتۆنەکانی ڕۆژئاوا بووە، بەڵام لە ئایندەدا چی بەسەردێ لەم بەرنامەیەدا گفتوگۆی لەبارەوە دەکەین. دوو میوانی بەڕێز لەگەڵمان بەشدارن. لە ستودیۆی گەرما و گەرم فەتحوڵڵا حوسەینی، ئەندامی سەرکردایەتی پارتی چەپی کوردی سووریا، زۆر بەخێربی. لە ستودیۆکانشمان لە شاری هەولێر جەدعان عەلی، نوێنەری تەفگەری چاکسازی کوردی سووریا لە هەرێم بەڕێزشتان بەخێربێن. بۆ بەشداریان بەرنامەیە ڕاستەوخۆ بچنە سەر لاپەڕی گەرما و گەرم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک، هەروەها جی کوردستان هەر لە فەیسبوک ڕاستەوخۆ پەخشی ئەم بەرنامەیە ببینن، لەوێ شەو پەیوەندی لەگەڵ ئێمە بگرن. کاک فەتحوڵڵا حوسێن زۆر بەخێربی. پێتان وایە کۆبوونەوەی ئەستانە جیاوازە بێت لە کۆبوونەوەکانی ژنێڤ 1 و ژنێڤ 2 ئەو کۆبوونەوانەی لە ئیستانبول و لە عەنتاب و لەکوێ دەربارەی سووریای جیران؟ يعني بري أنا كاجي دو كونغرال عيني أستانا لداركت وهذا كاجي فشل أنا نماذا أجرت النقشة سياسية سوريا بنارا أجر شو كونغريك أجر مسألة تسوية سياسية بيتا بيشنا سوريا أبي همو أو كساني قلنا سوريا دجنجن أبي أو كونغرنا آمادة بن وخداني وان آمادة بن ياجي أو لاتاني كبال بشتي أو هزاني سياسي بن يا لشكري بن قلنا سوريا بن أجر ناخو همو كونغركاني استال بو سوريا بو شارسر كنا قيرنا سوريا درس بو يالدار كتوا هم ينفشلنا سي جنيف دو الرياض سي لفيينا دو الأستانا ئەو کاتانی کە و کۆبوونەوانە بەڕێوە چوون شەڕ لەسەر ئەرزی واقع گەرم بوو و هێشتا باڵانسی هێزەکان لە ناو سووریا یەکلایی نەبوو بۆ، بەڵام پاش ئەوەی کە سوپا توانی حەڵب بگرێتەوە، ئێستا قسەکردن لەسەر ئایندەی سووریا پێدوانی کەمێک ئاسانترە. يعني أزالت شيء إستاجي سوريا دو بارزجاية جورا يكيان بايتخت جبهة النصرة كتيرورستن ويكجي بايتخت داعش كراقة أو جي تيرورستن يعني إستا سوريا ولا تكيد بشكراوة سوريا أبي أجر نقشة تازه بيدا بيش أبي همو تيرورستنا سوريا لمنه أبي كونغري كي فراوان بناء مصالحة وطني دوایی گفتگوی سیاسی لدار که اگرنا فراموش کردن هزک یا فراموش کردن هزک لشکریان هزک سیاسی لسر آست سوریا که به هزا و خودان دیفاکتوی دناو سوریا ده اگر فراموش کردن یوبیدا کردن و اجاره دیجی مصير استانه و مصير هر دو استانه بری من هر سه جنیف کانی دیج بن اگرنا ابی ترکیه
ئەگەر خۆدبینە خوددانی ئۆپۆسیۆنی لەشگەری ناو سووریادا ئەگەر رووسیا خۆدبینە خوددانی ڕێژیم لە ناو سووریادا ئایا ئەو کەسانی کە جغرافیەکی گەورە دەستێوان تا ئیستا لەبەر ڕازیبوونی ئەجنداتی تورکی تا ئیستا بۆ نهاتنە بە خواندن بۆ ئەستان ئەمە پرسیارەکە بۆ هێزی ناودەوڵەتی بەڵام دقەنەعاتێ بدە هێدی لەو مەسەلە دیار دەبە ئەم ڕۆژی ڕێدارن ئەمریکی بوازحی باس دەکەن ئەبێن و نەرانی کورد حقیقی بێنە بەشدار بن هەموو گفتوگوان بن لەبەر جغرافیەک بدەستیانە پرۆپۆگەندا داعش ئەوان شکەناندووە لەسەر عەردا واقعی دیفاکتۆنە و سڵتەیان هەیە ئەگەر وانە بە خۆ سووریا هەروێ بمینە نەخشەیەکە پەرچەکری بەشێک دەستی رژیم بەشێک دەستی کورد بەشێک دەستی نەسرات جەبهەت نەسرات و بەشێک هەروێ بین دەستی داعش ئەگەرنا هێزە سووریا دیموکراتیک ئەگەر نزیک ڕاگین و ڕێزگار بن. زۆر باشە کاک جەدعان عەلی تۆ تا چەند لەگەڵ ئەوەدای کە لەم جۆرە کۆنگرانە دەتوانن سووریایەکی دیموکراتی وا بهێنە ئاراوە کە کورد تایدا چارەنووسێکی باشی هەبێ لە کۆنگرەکانی ڕابردوودا ئەوەی کە باسی نەدەکرا بەو مافەی کە ئێستا کورد بۆ خۆی بەدەستی هێناوە باسی ئەمە نەئەکراوە بە زۆریان دەزانی بۆ کورد پێ دوایە ئەستانە ئەگەر کورد تایدا بەشداری نەکا چارەنووسی باش دەبێ لە ئایندەی سووریا. ئەمژی دبینن ئەف کۆنگرێ زۆر چێبوونە و هژمارەکە زێدە چێبوویەش کۆنگرە سەر ji بۆ چارەسەرکردنا کێشا سووری بتەبایی دنابرا پێکهاتیە ملەتێ سووری بتەبایی دنابرا دیسەت بێژم تایبەتی کە تایبەتمەندی کە کورد هەیە دبابێ هەبوونا کووردا دە هەموو کۆنگراد هەموو جواتێ ji بۆ چارەسەریە قەیرانە سووری هەبێ هەبوونا کووردا گۆن نەبێ دبێنێ سەقەت جوات دمێنێ کۆنگرێکی سەقەت دمێنێ کۆنگرێکی بێ عەدالەتە عەدالەت تێدا نینە هەگەر هەبوونا کووردا نونەرێ کووردا تێدا ئامادە نەبن حتانی نەها ئەستانە ئەس دبێژم جواتەکە وێ بەلکی ئاریکار بێش کۆنگرێ جنێفە سێاوچ چارارە ئانجی حازریە گۆش جنێفارە دبن ینی ئەستانە نکارێ چارەسەریە بتەڤایی ئانجی تەمامی قەرارێ بریارێ بستێنێ و قەیرانە سووری چارەسەر بکێ ئان نەخشە وێ ببینێ بێ بچ ڕەنگی ئەو دەبێ بەلکی بنگەهک گاڤک بێ ئاریکار بێ بکۆنگرێ تێرە ئێ پاشوێرە ئێ بڕعایەتە ئەمەم متحی هەگەر ئەمەم متحیدا تەڤایی نەتێ دەبێ مەجلس الئەمن نەتێ دەبێ و دەولەتێن زلهێز ئێ دەستوەردانێ دکن د سووریادا هەموو بریارێن نەدن چارەسەریە قەیرانە سووری پێشەڕۆژە سووری بچ ڕەنگیە ئەس باوەڕ ناکەم تشتێکی ڕاست بێ ئانجی ئەنجام نەباش جێ دەرکەبن بتا ئێمە ئەم وەک کورد هەگەر تێدا ئامادە نەبن هەگەر ئەم تێدا بەخواندن ژمارە نەوێ نونەرێ کووردا ناف کووردا خۆبخۆدا دمێنێ ئەو سال فەکەدی ئەمێ چاوە چارەسەر بکەن تەڤیگۆ قەیرانە سووری بتەڤایی جسەری حتا تالی باشە بەڕێز جەدعان دەولەتێن زلهێزدا دەستێ سووری دێ نەڕێجێمە بەشار ئۆپۆزیسیۆنێدا لە ئێستادا هەر بڕیارێک هەر قەرارێک بدرێ سەبارەت بە ئایندەی سووریا قەراری نیشتیمانی سووریان نییە لە کاتێکدا ئێستا دەبینین لەسەر ئەرز لە سووریا هێزەکانی ئێران هەن هێزی میلیشایی لوبنانی هەن لە نمونەی حیزب الله هێزی سوپای تورکیا هەیە هێزی بەریتانیا هەیە هێزی ئەمریکا هەیە هێزی رووسیا هەیە کورد هەیە و داعش هەیە بەری نووسرە هەیە و هەروەها هێزی بەشار ئەسەد هەیە پێ دوایە لە ئێستادا دەتوانرێ بڕیارێکی نیشتیمانی لەسەر سووریا بدرێ نانا ئێمە دەبێژم چارەسەریە قەیرانە سووری کێشا سووری بێ چ ڕەنگی نەخشاوێ چاوەیە کەتیە دەستێ دەولەتادا ji destê Sûriya derçûyiya ji beşar bigire hettanî gavanekî an şivanekî gundekî Sûrî. Em wekete kerem kirî dabeş bûye Sûriya hêzên vê qa dinyayê ev dewleta dewletên herêmî dewletê zilhêzî gewre Amerîka Rûsa hemû kes hêzê wanê leşkerî li ser erda Sûrî hene ji xeyrî grûpên leşker ê tundiraw ê erhabî
وەکە داعش وەکە نەسرە ئەف هەموو ئەرهابینە بەشێک عەردە سووریا کەتیە بندەستێ وادا ئەمە ناخوازن چارەسەری چێ ببێ ji ber hatine ji bo kuştinê û xûnmijiyê û tiştekî wa bercewendiyê xelkê pêktênin weke bikirê tiving û çekê bikirê şoxulê li berdestê xelkê çawa rewşa welata û milleta xira bikin beramberî hinek pera an jî berdestê emn û muxaberatê dewletên gova ew perwerde kirina û dixwazin kêşal nav herêmên ملتا وڵاتە چێ بکەن بڕاستی ینی ئەس نابینم بریارە نەشتیمانیە سووری ئێستا ئاستەکێدەیە گۆکارێ بریارێ بستێنێ چارەسەریە ببینێ و نەخشەکێ چێ بکێ ji پێشەڕۆژە سووریارە هیچ هێوی بریارە نەشتیمانیدا حالێ حاضر لە گۆر وەضعێ هەی لەسەر عەردێ سەر خاکێ نینە دەبێ چارەسەری دەولەتی بێ دریا متحیرا و مجلس الامن دەبێ هەگەر نەدرێوا دەبێ بمێنێت ناو دەستێ دو دەولەتە ئان سێ دەولەتە بریار و گەلێکی احتیمالا مەزن دێنن گۆ تعدا لە بەشێکی ملەتێ سووری بێ و ئەمژی وەک کورد دترسهن هەگەر نەب ڕعایەتە متحیدا و مجلس الامن بێ ئەم ژمافێ خۆ ترسن پێشەڕۆژە ملەتێ خۆ بترسن هەندروێ سووریا زۆر سپاس کاک جەدعان دەگەڕێمەوە لای بەڕێستان کاتوانێ بێ گومان بە کاک فەتحوڵڵا حوسێنی کۆبنەوەکانی پێشوو فەڕەنسا ئەمریکا تورکیا ڕعایەتیان دەکرد و ئەوان ینی کاریان بۆ دەست پێشخەریەوەیان نەکرد و کۆنگرانە سەبارەت بە سووریا هەبن بەڵام ئەم جارە رووسیا بە تەنسیقە لەگەڵ تورکیا و ئێستا زانی کە ئەڵێن رووسیا واتە ئێرانیش وە مبارەکەی بە شارەسەدیشی پێوە دیارە ئەمریکا بچەک دوورە تۆزێک دوورە لەم مەسلەیەوە پێتان ئەم کۆنگرێ سەرکەوتو ئەبێ ئەگەر بێت و تەوافقێکی رووسی ئەمریکی ئێرانی تورکی وە سووری نێتە ئاراوە يعني اگر امريكا بجدار بكل تاكيد دبن نخشايا كسياسي بيتا بيش اگر امريكا انا بجدار بخو او محورانا يعني ايران برامبري تركيا بلام روسيا خود بينا خداني ريجيم بلام تو بروجيت دستيوانتنا يعني بروجيك دايم تركيا بيشكش دك دايم بن فكرنا ما في كردايا تشتكي دي بدستينيا وشارع سركنا كيشيا سوري وقيران سوري قطعا لا يويغرينيا قد لا يويغرينجا او كانتونين هاتنا راقياندن نمينن او دسكفتين كردان نمينن او سينوري كراوا بين خومان بدستي تركيا او خير وبيرا هرمي كردي دستي تركيا ده حزك هرمي كردي داغر بك وتشكي دي ناوي بلام اما امرك واقع حياه تركيا تيجشت واستا تركيا حزك بيوندي خو دبلوماسي وسياسي لقال ايران شو قال روسيا جي باش بك بلام قطعا ونسر حسابي دسكفت يعني كرد بن كرد هما هنجيا كيواني باش سر قال هيز الناتو هي بتايبه قال امريكا هي وكاتي ريجيم جي حسكر مساله داغر كرنا حسك مديجي يعني هيزن كردي هما هنجيا باش بركل هيزن امريكي وكاريكون مساله بروجين ريجيم دهندري وان هريمان دبشكين يعني هريم يعني مساله كردي وقت خد بيش ابي آماده بل چی کنگره دبه او ما فکر روايه لبرگ بشتك جغرافيا سوريا دسته اوان ده دوام پروژه گلنا سوريا تنه پیشکش کردن تنیا لای کورته ده پیشکش کردن یعنی کات ان بجر روج ابو باکوری سوريا فدرالیت کرد بو استاجی باکوری سوريا کردن هیچ پروژه یک بدسته نه اپوزیسیون هيا نه رژیم هيا نه ترکیه هيا نه ایران هيا قطعا بلام کسانه حزب المطبخ السياسي لا بكل جرينجا يعني سوتا هر امر على ابراهيم محافظي ريف دمشق ڕایگەیان دۆ کە ئەوان ئێستا ڕێگەیان کردوێتەوە بۆ چەکدارە ئۆپۆزیسیۆنەکان ئەو ناو بەجێگەڵ و ئەمان تەقیان لێ نەکەن و سوپا بڕاتەوە شوێنانە ئێمە بینیمان ینی تورکیا دیفاع لەبەری نووسرا ئێستا لە جێشی حرار شامەکە ئێران و چەند وڵاتی تر دیفاع لە بەشارەسە دەکەن ئەوەی کە کەسێک نییە دیفاعی ڕسمی لێ بکە و لە پشتی بێ و تا ئەخیر شەڕی لەسەر بکە کوردە پێ دوای کورد خاوەنی دەبێ یان ئەمانە ڕێک دەکەون و کورد لەم ناوە ڕەنگە تیا بچێ يعني كل نتوكل ديار ندري سوريا ده ودوام جغرافيا وان ديار وديموغرافيا وان ديار وهم هنجيا وان قال هذه الدولة قطعا مسائل تنيا شر داعش يعني دواي داعش وتيرور بمينه دواي داعش قب السودان او كساني بسر بناي اوبوزيشن او بخوا بشكل اجندات تيرور دوام رزقار كرنا حلب بو سوريا جرينجا بو كردان جي جرينجا كوكو هريمه كتجاري اما اتواني بن لام قيرانه دا كهمو درجا داخل
بەڵام بەرامبەری ڕۆژئاوای کوردستانی و ئەتوانی بەستیفادا لە شاری حەلب بکرد لە ڕێگای من بژگە ئیستا کۆنتترۆلکراوە لە دەستی هێزین کوردی دەیە یعنی کورد بڕاستی چ فرامۆشکردنێک جوان دەدە چ کۆنگرێک چ جوینە بمەبەستی چارەسەرکردنە مەسئلە سووری فشل بینه لبر کرد هیزک سرکین ایراد سوریا اگر تبی حقیقت هیزن کردی یعنی هیز سوریا دموکراتیک بقوت تر بهستر الهیز سپای سوریا بهستر او یعنی هیزن جدا کبناوی اپوزیسیون یا کواليسيون ایرو شر دکن بین خونیان شر دکن شر رژیم دکن شر خواکن یعنی بشکل لتیرور استکاتی درون همو بشکل است درون ادلب چیل بر پایتختی برای نصره یعنی او هیزان قطعا اعتماد للسروان ابو هیزن امريكيا هيز الناتو تعويل السر والنكريان بالبشتيان نكربو رزقار كرني رقب تني اعتماد السر هيزن سوريا الديمقراطية كرجزيات الحفتة الصد هيزن كلنا ما تشتكي واقعية ورسنا يعني اما مثلا رجيم جي دزانا موسكو دزانا انقرة دزانا طهران دزانا واشنطن دزانا همو او بايتخت خدان بريايا خدان اكام دزانا بسر مثلا سوريا دزانا اوتي اولاتانا هنو اوتي كردهن دزان كرد ما في خويتي دولة داب مزريني بەڵام تاکوی سەر پشتیان لێکرۆوە یعنی ئەوەندە هیوا ئومێدیان نەداوە یان ئەوەنە هاوکاری پشتیوانیان پیشان نەداوە کە کورد لە هەر شوێنێکە بووی دەرەخسێ دەوڵەتی خۆی ڕابگەێنە کاک جەدعان عەلی پێ دوایە ینی ئیدارەدانی قەیرانی سووریا لە سەردەمی سەرۆک ترامپ جیاوازترە بێ لەوەی ئۆباما وتەبێژی ڕەسمی سوپای ئازادی سووریا ئوسامە ئەبوزێد ئەڵێ لە سەردەمی ئۆبامادا زۆر وعدی مزەیەفمان پێدرا و زۆر ئامال و ئومێدی مزەیەف بە پۆسیۆندرا ئومێدەخوازین کە ترامپ وانە بێ پێ دوایە ئەمە وا دەرەچێت لە سەردەمی ترامپ یان ئیتر چیرۆکی قسەی ڕەحیلی ئەسەد و ئەمانە نەما تەغیری نظام لە سووریا ئەم چیرۆکە نەماوە ئێستا پێویستی بە حەلێکی تر هەیە بەڵێ ئەم خوندنا مە ji siyaseta ئەمریکا را دەبەرێ هەرێما شەرق الأوسط دا بڕاستی دە عەهدێ ئۆباما دا و دە شۆرەشا سووری دا تکارێ بێژێ ینی ئەم سەدەمێ سەرەکە هەلوەستە ئەمریکا و تێکلاییە وێ و نێزیکبوونا وێ ji شۆرەشا سووری و پشتگێریە وێ ji ملەتێ سووریرە پشتگێری کە لە واز بوو گەل لە دگەلێک دەڤەرادا دگەرێک قوناغادا تکارێ بێژێ ینی ئەبەدەن گوتن نەبوو خودیل گوتنێ خوا نەبوو خودیل بریارێ خوا ئۆباما وەک سەرۆکێ ئەمریکا تەویگۆ ئەمریکان دەولەتێک موسساتیە بەس دەورە شەخص دمێنێ دەورە کە مهمە و بەهێزە گۆمانە مەدا ئانها استفراد ئانجی بتەنا خوا رووسیا و تورکیا ئەڤ هەمەهەنگی ئەڤ ئەتیفاقا گۆچێ بووی دناو وادا لەسەر نەخشا سووری و لەسەر ئاگربەستبوون تشتێکی باشە کوشتن و خۆنڕژاندن بسەکنێ لە سووریا تشتێکی باشە بەس هەگەر نەدوێ دەما کاتی دە ئەنتیقالی دەبات نابەرە دو سەرۆکێ ئەمریکیدا ئۆباما و ترامپدا بەلکی ئەف بریارە هەنێ نەبوێ هێزێ هاتباستاندن بەلکی ئەم مەترسیا زێدا لە جەم مەژی ئەمۆکە کورد چێ نەبووبانە هێڤیامە ئەوە گۆ ترامپ کاربێ بەهێزتر بخۆرتر لە لایەن ملەتێ بندەست بسەکنێ دسەریدا ملەتێ کورد ئێگۆ هژمارەکە مەزنە وکو ملەتێ کورد سووریادا قەدیا کوردی سووری تایبەت هێڤیامە ئەوە گۆ ئیدارە ترامپا نو بجەدیل سەر بسەکنێ قەیرانە سووری تەڤایی چارەسەر بکێ وێ خۆنڕژێ بسەکنێنێ وێ کوشتنێ و وێ وێراندێ و وێ بارکردنێ و وێ کۆچبەریە بسەکنێنێ ڕاوەستێ و کاربێ حەدەکی دێنێ برەنگێکی سیاسی چارەسەری ببینێ ئەم جەرعان پرسیارێکی زۆر پرسیارێکی زۆر گرنگ کە ئێستا بینەری ئێمە سووریا بێنێ ئێمە ئەوە خەڵکی بلەیزێ باشتر و ڕەنگە لە هەموو جیهانیش پرسیارێکی گرنگ هەنە ئەم پرسیارە بکەن ئەویش ئەوەیە ئێستا مەسئلەی
رحيل وتغيير نظام لسوريا تمام يعني تركز باسي ناكات چونکە ئەگەر ئەمە نەبێ ڕەنگە حلی مشکلە لە سووریا زۆر ئاسانتر بێ. تشتا اتفاق لسر هاي بهترین ملت و خلق و دولت لسر ئارێدەکەن چارەسەریە سیاسیە پێشەڕۆژە سووریا را. چارەسەریە سیاسی دیارە اتفاقك هيا نوغرك رجيم او سروكي رجيم بمينه بشار الاسد بمينه في دمي كاتيدا اغو يعني فاغو هاستن قناغا فاغو هاستن تيدا بجن مرحله انتقالي ديارة بشار دوي دميدا نوا كدا خوازا اوبوزيسيوني گوتن یک روجه دوی بشار نمینه سر دستلاته و دبابه رابه وره گوهرتن ایراده دولی ایراده دولتین زلهز ایراده دولتین هرمی نوایه هاتا گوهرتن خوندن هاتا گوهرتن چارەسەریە سیاسی ئەم دبینن چارەسەریە سیاسی گۆ بەهانێ وێ کێمتر بێ کوشتن و قوربانی کێمتر بن خون ڕژاندن کێمتر بێ ئەv ینی هێڤیک الجە ملەتێ سووری چێ ببێ بۆ چارەسەری کە درست هەر کەس بگهێ مافێ خوا ئەس باوەڕ ناکەم ئەمرێ ڕژێمەکە گۆ ئەف قاس خوین ئەف قاس کوشتن و ئەف قاس وێران کرید وڵاتی خۆ دەدریا بەرمیلا و دریا سوپای خۆدە و دەبابە و مەدفعیە خۆ بەرێوێدانە هەموو گەڕەک و باژارێ سووریا عمرێکی درێژ بمێنێ دەستلات د سووریادا لێتخوناغا کاتیدا ئاڤە گوهاستنێدا دیارە ئیرادا دەولی وایە دبابێ بمێنێ ئەم دبینن هەگەر چارەسەریک جددی هەبێ بەشار بمێنێت خوناغا بە گوهاستنێدا نەگەلێکی کێشەک مەڵام دبینن. زۆر باشە ینی کاک فەتحوڵا قسەیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە سووریا جارێکی تر ناتوانێت یەک ڕژێم حکمی هەموو سووریا بکە. تازە بەشار ئەسەد ناتوانێت حکمی ڕەقە و حەڵەب و کۆبانی بکە وەکو جاری پێشوو. دەبێت دەسەڵات دابەش بکرێ. بەڵام ئەم دەسەڵاتە چۆن دابەشەکرێت. پێش ئەوە من دەمەوێت بپرسم لە حەڵەب ئێستا کوردانی شێخ مەقسوود چیان لێ هاتووە. پرسیارەکە ئەوەی کە لە پێشتر کردم بە جۆری تر دیکەم ئەمە حەڵەبمان بینی چەکدارەکان تورکیایان بۆ پەیدا بوو هەمویان گواستنەوە بە سەلامەتی سونەکان کە لێ ماون هەزار بابیان بۆ دروست بوو هەزار بابۆیان هێنا ئەوەی کە تاکوێسە ئەسڵەن هەواڵیان نازانرێ کوردە لە شێخ مەقسوود. بەڵێ جارێ هەواڵی شێخ مەقسوودم پێم بڵێ دواتر دێنە سەر پرسیارە. کاتی ئەv هەرنەی ئەخیر درستی بوو بدەیان مالبات بسەدان مالباتی حەلەبی ئیستالگەرەکی شێخ مەقسوودن میوانداریە لە لای کوردانن لە هەرێمی یعنی دوو گەرەکی کوردی گەورە لە ناو حەلەبانە ئەشرەفیە و شێخ مەقسوود هەردووژی ئیستا ئارامن بەدەستی هێزێن کوردینە نەمازەکی شەڕێکی تون بینە هێزێن کوردی بینە ڕێژیمێژ ئالیەکی دروست بوو بینە وانژ و بینە هێزێن کووالیسیۆنێک کە چەکێکی ماوەژی دژی کورد لە هەندێک گەرەکی شێخ مەقسوود کارن ئیسا هەرێمەکە ئارامە گەرەکێکی زۆر استراتیژی ناو حەلەب بەرزێ مطلع سەر هەموو حەلەب ئەوە بدەستی هێزێن کوردیە و بسەدان ماڵباتی ئیستا لەنا ئەوانش بەر هەرێمەکە ئارامن ناو هەموو. بەڵام ناکۆچی هەیە لە نێوان هێزی ڕژێم لەگەڵ کورد لەوێ. بكل تاكيد لبرق الرجيم استا هيزا خوات زانك همو حلب ابي كنترول بك رجيم بين ناكرت هيش شونك همو كنترول بك اگر هيزا كي دينا بقى يعني سوريا جرك بوا زور زور دابش بوا نماذج مسائل طافيت سوريا الزور بهيز الزور بقوات ومسائل علوي يعني الشيعه ومسائل السنه حلب وكو دوام بارزگای گەورە ناو سووریاگە ئەتوانم بلم ڕێژەیە نۆت ئەگەر نەزیاتر نۆ سنەنە ئەبێ ئەما وەکو ئیستا دیمستوراژی تەح کراوە ئیستا کورزی تەح دەکەن ئیستا هەموو خەڵکێ ناو حەلەبجی تەح دەکەن مەسئلە ئیدارە ذاتی خۆسەریە دیموکراتیک بۆ ئەو محافظە ئەو پارێزگایە کە زیاتر یعنی زیدی 5 ملیۆن کەس لەخوا دەگرە ئەگەر ئەتوانی بە ئەم پرۆژەیە نەجاحەت بینە ئێمە ئەتوانن ئەو کاتە مەسەلە سوڵتان مرکزی سوڵتاک بە بەڵام سوڵتاک نەب مرکزیە مطلق بە ئەگەر وا نەبە فدرالیت ئەوە باشترین حەلە بۆ هەموو سووریا لەبەر سووریا وڵاتێکی دابش کراوە فدرالیت دەهێلە جارێکی دیکە نەخشەیە سووریا لە بن سیبەرە یەک ناو بە ئەگەر ناخۆ سووریا محتەمەلە قابلە ساڵی 1922 سووریا 4 وڵات بوو یعنی جارێک دی محتەمەلە ئێمە 4 وڵات بگەرێمە لە ئەم جارە دەوڵەتە کوردی لێ زیاد دەبێت لەبەر ئاوات قەنەعاتێ مێدە فدرالیت بۆ هەموو وڵاتانژی حەلەکی باشە و وڵاتی زلهێز کە ئیرۆ سەرپەرشتی ئەو مەسەلە هەدەکە وڵات
وڵاتی فدرالینە و کورداژی ئەم مەسەلا هەنێ طرح کردیا کە مەسەلاک نە مەسەلاک نەتەبی مەسەلا بە مەسەلاک جغرافی بوو مەسەلاک ئەتوانی بنجارێک دی لەگەل یەکتر بژین لەبەرەوە کە ئێستا بەڕێستانژی گوت یعنی مەسەلا ڕۆشتنە بەعس و ڕۆشتنە ڕێژیم و ڕۆشتنە ئەسەد هەموو ئێستا بالی خەڵک دەرچووە خەڵک جارێک دی حەز دەکە کەرامەتی لێ بگەڕێت ئەتوانی بە شوێنێ خۆ بژی دوای زیاتر لە 7 ملیۆن دەربەدار و ئەوەندە شەهید و ئەوەندە کوشتی و پرۆژەیەکی مەطرح هەیە ئێستا باز لەوە بکە کە سووریا ببێت بە فدرالی یعنی ببێت بە چەند فدراڵێتێک هەتاکو ئێستاوی کە ئێمە جۆمان لێتی هەر ئەڵێن وحدەی ئەراضی سووری و کارێک نەکرێت کە سووریا پارچە پارچە بکرێت. بله ایوان تا استاجی یعنی لفدرالیت نرو ازن فدرالیت پرچه‌کردن سوریه پروژه که کردیه دو جار هاتیه پیشکش کرد هر دو جار جی نبس بو سوریه کان بو همو هزن ناف دولتی هزن اقلیمی جی هاتیه پیشکش کرد سوریه محاله جارك دي اما اتواني بين لجير سلطه مركزي سلطه تعسفي دستورك قبندي حيشتاق عليه حزب البعث قائد الدوله والمجتمع او تشتنخك نما قبول كان الوايا هم الملانه وهم الضريبه استا ام بروجيا مطروح بروجيا باكوري سوريا روج آفا وسطي سوريا مسألة ساحل السوري كبانياس وطرطوس ولازقية الخواتق مرسلة دمشق ولاتك جودا بو بيش استاجي اتواني بنا واصلا بايتخ دايم نا بيكاتا يكتنيا حكم ديك البر بايتخ همو بيكاتا لانه همو نتواجي لنا لبر اوا اگر ام فدراليات وهربي قبول كرنجي دبا يعني او اسدتا استوازن هيزكي جولال قالي وفدراليات رفض ذكاء يعني تركيا البر رفض ذكاء ايران رفض ذكاء بلا محاله ودراوسي ما ولاتك العراق ولاتك فدراليه ونجحت هنا روسيا فدراليه امريكا فدراليه وكسانه كدايم يعني دجي بروجي دوستن ولاتني فدراليه زور باش باشترين حال بروجي كردي ككردان طرح كريا زور باش جاكاك جدعان تا يعني الاستاده تا چند كرد لسوريا يقدنجا يك خطابه وخاوني يك مشروعه بو مستقبلي سوريا ام كرد لسوريا دابش بونال سر دبشا مخابن بشك بيادي اداره دكي وسر پرشتيا دكي وبشك جي انجمن اجتماعيه كرديه ده هر ناب هر دو بشاده هناك برادر واحزاب هنجي دبيجن ام اي خطا سيمن ان اون هل وستو داخوازا ملت كرد ان تفجر سياسيه كرد لسوريا هيستا حتى في قناغي نبوياك برادر ريبابريا خسر اداره ذاتي نرينا كواهنا تبينا كواهيا بروجه هيا هناك السر عرضي بكار آنينا جيبجي كرنا اما اموك انجمان الاجتماعية كردي ام جي دبيجن جارسري جتبايا سوري را دوي اف دستهلاتا استبدادي از دستهلاتا خوين مج خون ريج اغمار ادز احمه تشتي خراب بملت سوري كرنا دبابه نمينه اف سيستما هاني سيستما باشا كاك جدعان نوكا هردو طرف انا كسو بيدا هردو تبني مشروعي فدراليات دكان لسوريا اگر دكان بو نابنيك بله ام هردو باش تبنيا فدراليه دكان لسوريا بروجا وانا گو دبینن خوندنا واج جارسریا قیرانا سوریا انو پیشروجا سوریا کنو نقشاوی دبی دسلاتا کا فدرال به اگر نه فدرال به اب نظام ویرنگی گونها هی مرکزی هیچ نجاح نانی نجاحت نانی فشل اني خرابي كزور اني دسملتي اما ام وكا كرد هناك ناكوكي وخلافات مهنا ام نابين فدراليا جو برادر ما بيادي وقت بروجا طرح كرنا نابلي كرن عولي روج آبای کردستان سوريا دوبرا ديتن روج آبا دوبرا ديتن انها شمال سوريا او ناف او بمعنينا از امنا مسؤول دبردا وام نبرسيارن دبردا بر برسيارن ليه باش امكاني هيا
ومشروعكتان هي بكنايك ومشروعكتان هي جدا لو بيدا مركزيها يعني وبو خوتان مشروعي خوتان هنا دفي ما في ملتي كل بله وبو خوتان يعني انا كسا بو خوي مشروعي شي هنا بو مستقبلي سوريا وبو مستقبلي كل سوريا مشروعي شي طرح كراوي هنا بله اما ام دبيجن ام جي دبيجن فدراليات مناسب ترين سيستم سوريا نورا سوريا بيشروجيرا لنافاروكا فدراليته اگو ام دبيجن جدابونك دناب مو اي برادر ماي بيادي ده هيا نقلكي وكهبا برادر بيادي اما ام دبينن خوندناوي نافاروكاوي بنسبة چارە سەرکردنا قیران قضیە کوردی لە سووریا لە کوردستانە سووریا زەلال نینە هەنێک تۆز لەسەر هەیە دیماغۆجیەت تێدا هەیە نە زەلالە و نە سەریحە چارە سەرکردنا قضیە کوردی لە سووریادا بچ ڕەنگیە ئێمە ئەم وەک ئەنجومانە نیشتیمانیا کوردی پرۆژەمە هەیە داخوازامە مافێ ملەتێ کورد سووریا دەبێت دەستورە سووریا نوودە جێبجی ببن سووریا فدرالا نوودە هەگەر سووریا نە فدرالژی بێ ئەف ڕەنگێ سیستەما گۆنەها لەسەر قەت ئەم نابینن مناسب و تجاراژی مافێ ملەتێ سووری تەبایی پێکنایە تایبەتیژی مافێ ملەتێ کورد د کوردستانە سووریادا ئەم هەنێک مەسائلێ مستەلەحات و ناودە و ناڤەڕۆکێدا خلاف دناف مو وخندن دناف مو هلوست دناف مو پیاده دا برادر ما پیاده نگلکی نزیکی هبا هنک جدابون هیا امکانی هیا گو نزیک ببه ریکفتن دناف مده چه بوبون ما دیتنا خو خندنا خو کربو یک بەڵێ ڕێککەوتنی دهۆکتان هەبی بەڵام تان و بەڵێ وە نەکارن کە ئەو ڕێککەوتنە جێبەجێ بکەن کاک فتح الله حسين وش تبيجن وبروجتان هنا يعني براستي بروجا بقساكردن نابه وبمسائل نظري نابه سر عرضها واقع تشتكي بولاتك تيجي تشاد شارع السكينة ديار هي بيبت تعامل لقى الواقع بكن تشتري سر عرضها واقع هي فدرالية إسلاتين راجيان مثلا نبو بس كردن مثلا حمولة وتهلكات بن إستال السوري أبي ما قدر الإمكان تواني من جغرافيا خو باريزن خو باريزن خلقي خو باريزن بيكاتين رجع باي كردستان باريزن يعني باكوري سوريا بيكاتين أقل لخو مان بي أقل هذا سوريا ديمقراطية بأتوانا دمشق باريز يعني أم تشني حدك هي تشتك بأهل المعقوليات إذا كاتي سلوغاني جوران ومسائل النظري وكردستان أنا سوريا ولا أتك من دواء يعني كسن دعوة ولا ذكر إسلا مسألة وان هاتنا بتشوكري مسألة إسلا سوريا تشتي واقع إما مسألة سياسي بيت بيش حدنا يك بيت بيش كشتن بوستا خلق نفسك دي أتواني بالورجر أو خلق أنا در بدل من جارك دي أجر فرصتك ببجر كسمان تا إسلا بيدار أتواني زيادة بيدار من أم فرصة الجيان بدنا خلق مسألة سلوغان ومسألة خلافات خو خلافات كردي تشتكي زور نورمال تشتكي زور اعتيادية بەڵام لەسەر مستقبلی کوردنا ئەکرێ خلافاتان هەبێت لەسەر نقطەیەکی گومرگ ئەکرێ خلافاتان هەبێت لەسەر قایمقامێتێک بەس خۆ ناکرێت لەسەر مەسیری نەتەوەیەک لە وڵاتی چۆکو سووریا خلافتان هەبێت نا مەسەلا سەر ئەو مەسەلا نینە و کاک جوزعان دزانە مەسەلا ئەنە سەکەسە یعنی ئەو تفکیرەوە 2011 تەوا ئەو 2011 نەما ئیستا 2017 يعني مسألة إنه أنا كسبش تبازس حزب السياسي حزب يعني بريارواني سياسي أم دزانن لو يعني مثلا مثلا جرب عسكراوة بلام أبي إيواج اللي مثلا تيجي إنه تشتكي واقعك هي كرسي برشتيار دكن أبي ب يعني أجر لكوبونوي أستانا كرد بانكن أوها بدون رئيجة أنا كسي نتوان بشاندي أنا كسي برو هيك محفلك يعني كات درو لبنسيا كواليسيون درو يعني أخو وكو كل نتوان بجدار أجر وكو كل بجدار بخو بجاري أي أجر نري بيدا بانكن وكون نري كرد تاني بكل تأكيد أتوان أي أمانة أتوانا آخر البر أمانة اتفاقيات هنا قال كواليسيون السوريا أو أنا وكو تشتيك جدا إيش ناكل ناس سوريا يعني تشتيك كواليسيون عربي سوري
سووری ئیش دەکرد ئەوە ڕێکەفتنێ وان زۆر سپاس بۆ بەڕێستان فەتحوڵڵا حوسێنی ئەندامی سەرکردایەتی پارتی چەپی کوردی سووریا سپاس بۆ بەڕێستان جەدعان عەلی نوێنەری تەبگەری چاکسازی کوردی سووریا لە هەرێم لاولێرەوە لەگەڵ ماوی سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێستا هەفتەی داهاتوو لە یەکشەمە بابەتی گەرمی نوێ پێتان دەگەمەوە هەموو لایەکتان شاد و بەختەوەر بن.